کشتتوکاڵ و بەشی جیۆلۆجی زانکۆی سلێمانی وەرکشۆپێکی زانستیان ساز کرد. سەرۆکی بەشی جیۆلۆجی لە زانکۆی سلێمانی دەڵێت چارەنووسی ئاوی ژێرزەوی باش نییە. وتەبێژی پۆلیسی پاراستنی دارستان و پاوەنی سلێمانیش دەڵێ لە ماوەی ڕابردوودا دەستیان بە 138 ئامێری بیر هەڵکەندنی نایاساییدا گرتووە. مەترسیەکانی سەر ئاوی ژێرزەوی وەزارەتی کشتتوکاڵ و زانکۆی سلێمانی سەرقاڵ کردووە. بۆ ئەو مەبەستەش توێژینەوە و وەرکشۆپی زانستی ئەنجام دەدەن تاکو ئەو مەترسیانە کەم بکەنەوە. هاوکات سەرۆکی بەشی جیۆلۆجی لە زانکۆی سلێمانی دەڵێت چارەنووسی ئاوی ژێرزەوی باش نییە. ئەگەر سەیری بکەین ئێمە بیرۆکەکە لەوایە کە بەرنامەیەکماندانەوە کە چۆن برەو بین بە ئاوی ژێرزەوی نەهێڵین بەرەو کەمی بڕوا بەرەو پیسبوون بڕوا. لەبەرەوە بابەتەکانی کە لە وەرکشۆپەکە بابەتی زانستین وەرەوەها کار و چالەوشەکانی ئەو بەڕێوەبەرایەتی ئەخرێتە ڕوو کە هەروەها کێشەکانیان و هەروەها گرفتەکانیان کە یێتە ڕووی لە مۆڵەتدان بە بیر لێدان و هەروەها لەلایەن هاوڵاتیەوە چ بربەستێکیان بۆ دائەنرێت. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی سلێمانی لە ساڵی ڕابردوودا نزیکەی 1970 بیری نایاسایی هەڵکەنراون کە ئەوەش هەڕەشەیەکی مەترسیداری لەسەر داهاتووی ئاوی ژێرزەوی دروست کردووە. هەندێک شوێن تەجاوز کراوە 9492 بیری وڵاتی یاساییمان هەیە، بەڵام ئامارەکان دووقاتی ئەوەیە کە بیری نایاسایی لێدراوە. بۆیە ناتوانین بزڵبەت ئەوەوە باز بکەین چۆنی ئەمانەوێت سە بە زانستی بکەینەوە، ئەمانە لەگەڵ زانکۆی هەماهەنگی بکەین، لەگەڵ فەرمانگەکانی هەماهەنگی، لەگەڵ هەموو شتێک هەماهەنگیەکەین. هەوڵەکانی وەزارەتی کشتتوکاڵ بۆ ڕێگریکردن لە هەڵکەندنی بیری نایاسایی کاریگەر بووە، چونکە وتەبێژی پۆلیسی پاراستنی دارستان و پاوانی سلێمانی دەڵێت لە ماوەی ساڵی ڕابردوودا تا ئەم بەروارە دەستیان بەسەر 138 ئامێری بیر هەڵکەندنی نایاساییدا گرتووە. ئەو ئامێرانی کە دەستی بەسەرداگیراوە لە سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژنگەی سلێمانی تەنیا لە پار ساڵە توانیمانە 112 جیاز ئامێری بیری سووری دەستی بەسەرداگیرە و ڕوبەڕووی یاسا بکرێتەوە. و بۆ ئیم ساڵش لە ماوەی ئەم چەند مانگەدا توانیمانە 26 بیری سووری واتە جیازی بیری سووری باماشەوە دەستی بەسەردا بگرێ و ڕوبەڕووی یاسا بکرێتەوە بۆی ئیجراعاتی یاسایی لەگەڵا بکرێت. لە ئێستادا بەهۆی هەڵکەندنی بیری نایاساییەوە ئاوی ژێرزەوی لە هەندێک لە ناوچەکاندا زیاتر لە 6 مەتر لە ئاسی خۆی چۆتە خوارەوە. بۆ برەودان و پاراستنی ئاوی ژێرزەویش وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ڕای دەگەێنێت هەڵمەتێکیان بۆ دەست بەسەراگرتنی ئامێرە نایاسایەکانی بیر هەڵکەندن دەست پێ کردووە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. پارەی گەنمی جوتیاران گەیشتە هەرێمی کوردستان و